لە خولی خوار 21 ساڵان عراق ینی نەورۆز یاری گەڕانەوەی لە یانەی کەرخ بردەوە گەیشتنی بە قۆناغی 16 خولەکە دەستەبەر کرد. بەڕێوەچوونی یالەکانی گەڕانەوەی قۆناغی 32 خولی خوار 21 ساڵانی یانەکانی عێراقا. نەورۆز لا سەر یاریگای زانکۆ میوانداری لە یانەی کەرخ کرد. یاری چوون بە بێ گۆڵ بۆ هەردوو لا کۆتایی هاتبوو. لەم یاریەدا هەر لە سەرتاوە سوورپۆشانی شاری سلێمانی بە فشار دەستیان پێکرد. لە خولەکیدا لە ڕێگەی لێدانی سزاوە ساڵح سالم گۆڵ یەکەم و پێشکەوتنی خاوەن یاریگای تۆمار کرد و نیوە یەکەمیش بەو تاکە گۆڵە کۆتایی هات. لا نیوەی دووەمدا فشارەکانی نەورۆز تا ڕادەیەک لە میوانەکەی باشتر بوو. لە خولەکی 16 جارێکی دیکە ساڵح سالم خۆی بە گۆڵی کەرخ گەیاندەوە و ئەنجامەکەی بۆ نەورۆز کردە دووهێندا. لا کۆتا خولەکەکانیش سەرەتا یاریزانێکی کەرخ بە کارتی سوورکرایە دەرەوە. دواتریش سامی سەعید بە کارتی سووری ڕاستەوخۆ لە یاریگادا چووە دەرەوە. سەرنجام ناوبژیوان بە 2 گۆڵی بێوەڵام لە بەرژەوەندی یانەی نەورۆز فیکەی کۆتایی یاریەکەی لێدا. سپاسی یاریزانەکانەکەم سپاسی ماندووبوونیانەکەم بەڕاستی ئەدایەکی باشیان پێشکەش کرد. بەڵام لە کۆتایی یاریەکە خەریب و ئێمە یاریزانەکان بەهۆی کەم خیبرێ و کەم ئەزمونیان ئەو ئینزار وەرگرتن و کارتی سوورە بەڕاستی زەرەر لە ئێمایە. ئیشەڵا بۆ قۆناغی داهاتوو بە شێوازێکی باشتر خۆمان ئامادەکەین بتوانین هەنگاوی زیاتر بەرەو پێشەوە بچین بۆ بەدەستێنانی نازناوە. باز بۆخوا ئێمە لە ساحەی کەرخیشا باشترین یاریمان کرد. هاتینەوە ساحی خۆمان لەگەڵ جمهورەکانە باشنی ئاسمان پێشکەش کرد. سپاس بۆخوا دووبەی زیارەکەمان بردەوە. ئەمانچمانەوەی ڕیزەکانی پێشەوە بگرین وەکو بچینە یەکەمی یان دووەمی. شایستەی بردنەوەکە بووین. ئێمە ماوەی 6 مانگە مەشق و ڕاهێنان ئەنجام دەدەین و هیچی پێک وەک ئێمە ئامادەکاری باشی نەکردووە. سپاس بۆ خوددا گەیشتونەتە قۆناغی 16 و پشتیوان بە خوددا هەوڵ دەدەین بگەینە یاری کۆتایی و نازناوەکە بەدەست بهێنین. بەو شێوەیە یانەی نەورۆز گەیشتنی با قۆناغی 16 خولی خوار 21 ساڵانی یانەکانی عێراق مسۆگەر کرد و لا قۆناغی 16ش لا دێربی شاری سلێمانی ڕوبەڕووی پێشمەرگەی هاوشاری دەبێتەوە. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.